The deal lifted crippling economic sanctions on Iran. بەهۆی ئەوەی ئیدارەی دۆناڵد ترامپ سەرکەوتوو نەبوو لە ملکەچکردنی تاران بۆ پاشەکشە لە بەرنامە ناوچیەکەی، ئێستا ئیسرائیل دەیەوێت بەر لە وادەی هەڵبژارنەکانی سەرۆکایەتی ئەمریکا جەنگ لە نێوان ئەو دوو وڵاتەدا دروست بکات. لەبارەی ئەو هێرشانەی ماوەی ڕابردوو کرایە سەر بنکەی ئەتۆمی و دامەزراوە موشەکیەکانی ئێران و چەند ناوچەیەکی گرنگی دیکەی ئەو وڵاتە، ڕۆژنامەی بزنس ئینسایدەری ئەلکترۆنی لە سەرچاوەیەکی ئیسرائیلیەوە ئاشکرای کرد هێرشەکانی ئەم دوایی تەل ئەبیب ئەنجامی داوە لە ڕێی تەقاندنەوە و ئاگرتێبەردان بۆ سەر ژمارەیەکی زۆر ئامانج لە ناو ئێراندا. دەژڵێت ئەو هێرشانە هەوڵێکن بۆ هاندانی تاران تا لە بەرامبەردا کاردانەوە بنوێنێت و ڕوبەڕووی بکاتەوە لەگەڵ واشنتن بەر لە هەڵبژارنەکانی سەرۆکایەتی ئەمریکا کە بڕیارە لە مانگی تشرینی دووەمی ئەم ساڵدا بەڕێوە بچێت. ئەو پێگە ئەمریکیە زانیاریەکانی لا بەرپرسێکی پێشووی سەربازی ئیسرائیلیەوە وەرگرتووە کە تێیدا جەخت دەکاتەوە هێرشەکان لەلایەن هەواڵگری ئیسرائیلیەوە ئەنجام دراون. بە هەمان شێوە بەرپرسێکی هەواڵگری ئەوروپیش دەڵێت تەل ئەبیب پلانی ڕوبەڕووبوونەوەی ئێرانی داڕشتووە بە ئیستیفزازکردنی تاران بەر لە کۆتایی هاتنی ماوەی سەرۆکایەتی دۆناڵد ترامپ لە کۆشکی سپی. چوارشەمەی پێشوو ئاگرێک لە دەربەندی بوشەهر لە باشووری ڕۆژاوای ئێران کەوتەوە. بەر لەویش تەقینەوەیەک لە دامەزراوەی نەتەنزی بۆ پیتاندنی یۆرانیۆم ڕوویدا. هەروەها تەقینەوەیەک لە گروپی خۆزێری موشەکی لە 22 حوزەیرانی ڕابردوودا ڕوویدا. پێشتر ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی لە بەرپرسێکی ئەمریکیەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاشکرای کردووە کە هەواڵگری ئیسرائیل بەرپرسە لە تەقینەوەکانی دامەزراوە ناوچەکانی ئێران. هەروەها گابی ئەشکنازی وەزیری دەرەوەی ئیسرائیلیش سەبارەت بەو ڕێکارانەی دەگیرێنە بەر لە دژی تاران وتی باشتر دەبێت ئەگەر قسەی لەبارەوە نەکەین. لە بەرامبەردا بەرپرسانی ئێران ڕایان گەیاند کە ئەو تەقینەوە و ئاگرکەوتنەوەی ماوەی ڕابردوو کە ناوچە جیاوازەکانی ناوخۆی وڵاتی گرتەوە زۆرینەیان ڕووداوی ئاسایی بوون، بەڵام هەندێکیان کاری تێکدەرانەی بیانی بووە. سەبارەت بەو هێرشانە بەرپرسە هەواڵگیریەکە وتوێتی هێرشەکانی ئەم دوایەی ئێران بەشێکە لە هەوڵەکانی ئیسرائیل بۆ دروستکردنی زۆرترین فشار لەسەر تاران، بەڵام فشارەکان ناچێتە چوارچێوەی استراتیژیەتێکی ڕوون بە وتەی ئەو. ئاماژەشی بە مەترسی پلانەکەی ئیسرائیلیش داوە کە پاڵنان بێت بۆ ئەوەی ئێران وەڵامی هێرشەکان بداتەوە و بارگرژی سەربازی ڕووبدات لە کاتی سەرۆکایەتی دۆناڵد ترامپدا. پێگەی بزنس ئینسایدەر ئاشکرای کردووە هۆکاریەوەی ئیسرائیل کە لەم ماوەیەدا دەیەوێت جەنگ دروست بکات بۆ تێکشکاندنی ئێران، چونکە بڕوای وایە ناتوانێت لە دوای دەرچوونی جۆ بایدن بۆ سەرۆکایەتی ئەمریکا ئەو فشارەکانی لەسەر کۆماری ئیسلامی ئێران بەردەوام بێت. ئەوەش بۆتە بڕوای لای دەسەڵاتدارانی ئیسرائیل کە ترامپ براوە نابێت لە هەڵبژارنەکانی سەرۆکایەتیدا و ئەگەری هەیە بایدن چاو بخشێنێتەوە بە بڕیاری پاشەکشەی ڕێکەوتنە ناوچەکەی لەگەڵ تاران کە ساڵی 2015 ئیدارەی بارەک ئۆباما ئیمزای لەسەر کرد. لە بەرامبەردا تا ئێستا تاران هیچ هەڵوێستێکی ڕوونی لەبارەی وەڵامدانەوەی هێرشەکانەوە نەنواندووە و وای نیشان دەدات کە دڵنیا نییە لەوەی ئیسرائیل لە پشت ئەو هێرشانەوە بن.